جێبکە ئێستا کە تەلەفۆنم لە بۆ دەکات وچی تەلەفۆنی لۆ کردی بری ئەمن سعدیمە بری ئەشیای لە سین دێنم بری ئەو ڕەهاتی بۆ هەولێری باشە پەنجا هەزارم دایە قەیچێکە با کەشف بێ بە تاڵی کەشف بگەیت تاکە ئیشاریتەوە لۆندا حەز دەکەی لۆندا حەز دەکەی کچەکەت بێوەژنتەوە جاکۆ بێوەژن کەوتایە دایکە تخواوا ماڵی بێوەژنی زۆر ناخۆشە باس سعدیان خیانەتم لێ دەکەی یاژنی دووەمەتینایە هەموو ڕۆژە دوبەی 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 هەموو هەفتان دەچێت دوبەی سلام علیکم هەنار خان باش نیم سعدی لەکوێیە هەنار خان داوای لێبوردنەکە من ئیشێکی مەخزەنمە بوو ئیشەکەم جێبەجێ کردو هاتمە خزمەتی جەناب تۆ فەرمودانیشە دانانیشم سعدی لەکوێیە سعدی لە دووبەی هەنار خان تکاوی یەکەم وەیم لێلایە ئەمن جێە جێکانم درێژەوە نییە نانە تۆ ئەزانین چی هەنار خان بڕوان پێ بکە کاک سعدی لە دووبەیە لە دووبەیە لە دووبەیە ئەی بابم بووتی سعدی لە هەولێرە هەنار خان قەدرۆ لە من بینیوە نانە ئیحرازم مەکە هەنار خان تەنیا یەک سعدی لێرایە بەڵێ یەک سعدی لەو دوکانە هەیە و لە خاوەنی ئەو دوکانێ و برادری تۆیە و مێردی منە ئیسا من بۆتە سەرمێنم بە بەڵگەی ڕسمیوە کە 175 سعدیە بەوەی تۆ 176 باوەڕ دەکەم ئیسا تەلەفۆنێ بۆ ئەو کاک سعدیەکەم و سەوتی شێم بەسپیکەن فەرموو ئەوە تەلەفۆنە سعدی تەواو ئیشی مەچینە سیاری دەکە ڕۆژێک لە سینی ڕۆژێک لە دووبەی باش حیلانی بێتە من هەم ئەلو ئەلو کاک سعدی گیان چۆنی بەڵێ کاک ڕەشید فەرموو جەناب و کاک سعدی نیت چۆنە قسەیە چیەکەی تەمان کاک سعدیم بۆ کاک سعدی گیان برادەرە لێرە بوو بە سعدیەکی تتیەکەی بوو هەرویستم قەنەعەت کە من پێش ئێستا تەلەفۆنم بۆ تۆ نەکرد مەچینەیەک بۆ ئەو کوڕی ڕەفیقم بێنیت لە سینەوە نا کاکە بۆستە کاکە با بڕوونی کەمەوە کاکە منیش ناوم سعدیە من بازرگانی سیارەم مەکینەی سیاری گەورە پێکم لە سینە پێکم لە دووبەیە اینجا برادێکی کاک ڕەشید داوای مەکینەی نیسان سەنترای لە من کردبوو منیشتم لای من دەرسەکەوێ ئەمڕۆ گەشتمەوە هەولێر باشە بە ساقە بم ئەو برادرت بۆ ئەنێرم بەڵام ئەگەر خاتری بگری کاکە من مەمنون هەرویستم دڵنیا بێ کە من قسەم لەگەڵ سعدیەکەی ئەوە نەکردووە کە 1000 سعدی ترەیە باشە وا بێ باشە دەباشە دەی خواحافیز خواحافیز یعنی کاک ڕەشید بەڵێ سعدی خیانەت لە من ناکە کورانار خان سعدیەکەی تۆ بڕوان پێ بکە ئەمنە شەرمنە ئەخلاق و ئەدەب لە سعدیە بارێ وەڵڵی ئافرەتێ داوای قماشەکە داوای ئەم ڕەنگەی کردووە ئەمنە بە شەرم و ئاوایاتێ ڕژ و قماشە ڕەشیا و پێی لە باتی ئەمە یعنی هیچ ئەولا ئەولا نییە لەگەڵ ژنان وایە کورانار خان بۆ خاتری خوا کورە سەر لە سعدی مەشێوێنە وەڵڵا ئاواتمەوەیە کاک سعدیم لە نزیک بێ لەبەرەوەی فێری ئەدەب و ئەخلاقم لێوە ئەی بوو سەبری وایوت کورە سەبریێ ماڵی لێ بشێوێنێ سیارەیە هەتانە خانووی هەتانە ژیانێکی خۆش وەیە کورە سەبری خۆی لە کوونەگورگیەکایە باشە باش دەست خۆش بێت